بەمبەستی گرنگیدانی حکوومەتی هەرێمی کوردستان بە بواری پەروەردە و فێرکردن بینای قوتابخانەی ئاوڕینگی بنەڕەتی تێکەڵاو لە شارۆچکەی ڕزگاری کرایەوە. بینای ئەو قوتابخانەیە کە بریتیە لە 12 پۆل و لەسەر ئەرکی وەزارەتی پەروەردە بە بڕی 750 ملیۆن دینار و لەسەر ڕووبەری 4000 مەتر دووجا دروست کراوە. لە میانی ڕێوڕسمیکردنەوەی قوتابخانەکە یەکەی ژوور و بەشەکانی ئەو بینایە لەلایەن بەڕێوەبەری پەروەردە و بەرپرسانی ئامادەبوو بەسەر کرایەوە. هەرجەم قوتابخانەکانی بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات هیچ قوتابخانەیەکمان نییە سێ دەوامی بێتن، زۆرینەی تقریباً 79 قوتابخانەمان هەیە یەک دەوامیە، ئەوانی تکەش هەمووی دوو دەوامین. سپاسی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەواز احتیمام بە بواری خوێندن دەدات و ئەو دروستکردنی ئەو بینایانە شتێکی زۆر زەرورە، خاصە لەو مەنتیقانەی لە دەوروبەر ئەمە تەماشا دەکەین زۆربەی جار زیاتر احتیمام بە ناو هەولێر دەدرێت، کەچی ناو هەولێر بۆ خۆی پێشکەوتووە شتەکانی زیاتر بە من وام باشە دەوروبەرەکە ئەو حکومەت جەماعەتی ئێران یاخود گوندەکان زیاتر احتیمامی پێ بدرێت. نەحەی ڕزگاری کە لە بواری پەروەردەیەوە دەکەوێتە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی خەبات و ژمارەیەکی بەرچاو قوتابخانەی هەیە و بۆی فراوانبوونی ناحیەکە و زۆربوونی ژمارەی دانیشتوانی ئەو شارۆچکەیە پێویستی بە دروستکردنی بینای زیاتری قوتابخانە هەیە. سەلارنامێک کوردستان TV نەحەی ڕزگاری.